ئایزۆگام ناویشتری هەیە بە ئینگلیزی waterproof membrane. waterproof ئەو ناوەکەی بەخۆیە کە پارێزگاری ئەو شتە یاخود ئەو شوێنە دەکات لە ئاو، واتە ناڵێ چ ئاوی باران بێ، چ شوێنێک کە تەڕەشوعی هەبێت، چ شوێنێک کە ئاو بیگریتەوە پێویستە ئاوی لەسەر تەرەکەی ئەو ئایزۆگامە ئەو waterproof membrane عەزلی نێوان ئەو موادەکە دەکات. اینجا بۆ زۆر شت بەکاردێ، بۆ ژێرەوەی حەوز بەکاردێت کەوا شوێنێک کە بتەوێت ئاوی تێکەی و ئاوەکە نستە خوارەوە. بە شێوازێکی گشتی ئێستا بۆ دیواری بینایە و بۆ دیواری باڵەخانە و بۆ دیواری خان و بەرەوە کاردێ و لە ئێستا لە زۆر شوێنی تر تەنها ئێرەنا بۆ نمونە کە خانوویەک دروست دەکرێ لە بغی دەرەوە ناکرێ، ئەو لایەنەی کە بینایی بە تەنیشتەوە دەکرێت لە بغی ناکەن، تەنها ئایزۆگامەکەی لێ دەدەن. ئەوە دوو لایەنی زۆر باشی هەیە، لەوایان کە ناڵێت ئاو لە بینایەکەەوە بینایەکتر بگوازێتەوە، کە لەوانەیە ئەوانەی بینا دروست دەکەن ئەو کێشانیان هەبێ، خانوو دروست دەکەن ئەو کێشەی هەبێ، لەبەرەوە عەزلی ئاو دەکا، ناڵێ باران بە هیچ شێوەیەک بچێتە ئەو دی و دووەمیشیان کولفەی کەم دەکاتەوە، زۆر گرنگە. خەڵک هەیە بۆ نمونە دەچیت لە بغی دەکا، ئینجا ئایزۆگامەکەی لێ دەدا، بەڵام بەعەکسەوە ئەگەر تەنها ئایزۆگامەکەی لێدەی هەم چەسپی و لکانەکەی باشتر دەبێ، هەم کولفەکەش تێچووی کەم دەکاتەوە. بۆ دروستکردنی ئایزۆگامێک لێرەدا پێویستمان بە چەند ڕەو مەتەریالێک هەیە، واتە موادی ئەوەلی. بۆ ئەو مەبەستەش پێویستە زۆربەی مواد ئەوەلیەکان لە وڵاتانی دەرەوە بهێنرێت. خۆشبەختانە کۆمەڵێک موادمان لە ناوە خۆی کوردستان هەیە. وە بۆ دروستکردنی ئایزۆگامێکیش پێویستمان بە نزیکەی 7 ئایتم هەیە کە وەکو موادی ئەوەلی بەکاردەهێنرێن. ئەو موادانەی دەبێتە دوو بەش، بەشێکیان لە ئێرانەوە هاوڕێ دەکرێن یاخود لە وڵاتی چین، و بەشێکی تریشان لە ناوخۆی هەرێمدا دەست دەکەوێت. ئەوەی کە لە ئێرانەوە هاوڕێ دەکرێت بریتە لە تیشۆ، واتە فایبەر گڵاس کەوا بەکاردێ. و موادی ئەوەلی دووەممان کە لە ئێرانەوە هاوردەی دەکەین یاخود لە وڵاتی چین پێی دەڵێن پۆلیێستێر، کەواویش چینێکە لە چینەکانی ئایزۆگام. کۆمەڵێک سپێشەڵ مەتەریالی دیکە هەیە کەوا لە ئێرانەوە هاوردە دەکرێت و بەشەکەی دیکەی کەوا لە ناوخۆی هەرێمدا دابین دەکرێت بریتە لە بیتومین، واتە قیر. ئێمە قیرێک بەکاردێنین کە ڕێنجەکەی لە نێوان 6 تا 7 بێت، واتە باشترین کوالێتی قیر بۆ ئایزۆگامەکەمان بەکاردێنین. ئەوەش لە کاتێکدا کە زۆر قیر لە کوردستاندا هەیە، بەڵام ئەوەی بەکاردێنین ڕێنجەکەی لە نێوان 6 تا 7 واتە ئەو قیرەی کە زیاتر هاوردەی دەرەوەی وڵاتان دەکرێت. و ئەو موادێکی تریشمان هەیە وەکو نایلۆن، پۆلی ئەتیلینی پێ دەڵێن کە لە ناوخۆدا دەست دەکەوێت، و ئەوەی کە جێگای دڵخۆشیە هەم بۆ کۆمپانیاکە و هەم بۆ حکوومەتی هەرێم و هەم بۆ کوردستان و خەڵکی، ئەمە موادێک بەکاردێنین پێی دەڵێن تەلیس یاخود فەردا، موادی بەکار هاتوو کە ڕۆژ ماگانە بەدەیان تەن بەکاردێنین، کە ئەمەش زۆر سوودی هەیە، دووبارە بەکاری دێنینەوە، وەکو ڕیسایکلینێکە بەخۆی سوورێکی ڕیسایکلینەکەوە ئێمە بەکاری دێنینەوە کە بە ماگانە بەدەیان تەن بەکاری دێنین. هەروەها کۆمەڵە موادێکی ترمان هەیە کەوا لە ئێرانەوە هاوردیان دەکەین، ئەوانش بریتین لە تاڵکیوم پۆدر، پۆدری تاڵکی پێ دەڵێن، ئەوە هەروەها مینرال بیتومین
کەەوە قیری معدەنی پێ دەڵێن MD وهروەها قیری سفتیشمان هەیە ئەویش کەوا بەکاردێت لەگەڵ پێکهاتەی ئیزوگامەکە بۆی ئێمە بتوانین باشترین پێکهاتەی ئیزوگام دروست بکەین پێویستە ئەو موادە ڕەو مەتەریاڵانە هەموو هاوردە بکەین بۆ پێویستە هەموو ئەو موادانەمان هەبێت بۆی بتوانین ئیزوگامێکی وا دروست بکەین کەوا ڕکابەری بازاری پێ بکەین. لە ناوەڕاستی 2017 دەست بەکار بووین تقریبەنەوە چەند مانجێک کە دەست بەکارین ئەوەی کە دیراسەمان بۆ کردووە پێشتر لە ئەنجامی بە بازارکردنی ناو بازاری کوردستان دیراسە جەدوامان بۆ کردووەکەوە ئەو بەرهەمە پێویستە لە کوردستان و هاوردەش دەکرێت لە هەمان کاتدا زیاتر ساڵانە زیاتر لە 5 ملیۆن متر هاوردە دەکرێت بۆ کوردستان. بیرمان لەوە کردەوە کە لەبەرچی کارگەیەکی ئاوا لە ناوخۆدانە بێت بۆ ئەوی بەرهەمەکان هەم هەرزانتر بوەستن هەم خەڵکەژی سفادەی لێ بکە هەم بۆ ئابووری کوردستانیش بوژانەوە بێ بۆ ئابووری کوردستان چونکە ئەگەر وا بڕوە هەموو شتێکمان لە دەرەوە بۆ بێ ئەوە زۆر تەئسیر لە ئابووریمان دەکا و هەنگاوێکیش بەرەو سربەخۆیی دەچینە دووە بەڵام ئەگەر بەرهەمەکانمان لە ناوخۆ دروست بکرێن تەئکید ئەوە کاریگەری خۆی دەبێت لەسەر اقتصادی منطقە لەسەر اقتصادی دەور و بەرمان لەسەر اقتصادی خۆمان بە شێوەیەکی سەرەکی یعنی ئابووری هەر شوێنێک کە ئابووریت سربەخۆ نەبوو ناتوانی هەنگاوی تر بنێ بەرەو سربەخۆی بەڵام تاکە هۆکار کە بتوانی سربەخۆبی ئەوەیە کە ئابووریت سربەخۆبی. لە هەنگاوی دووەمدا کە ئەو ڕۆ مەتەریالانەمان هاوردە کرد هەنگاوی دوم دەست پێ دەکات کە بریتە لە تێکەڵکردنی مەوادەکان ئەویش لەژێر چاودێری مهندیسەکان و وەستایە شارەزایەکانەوانی کە ئەزمونیان هەیە و بەتایبەت مهندیسەکان کە بە بڕی پێویست مەوادەکان تێکەڵاو دەکرێت مەوادە سەرەتاییەکان لە کوورەیەکی لیستانیدا میکس دەکرێت تاوەکو دەگاتە پلەی 230 دەرەجە و لە ڕۆژی دواتردا دووبارە گەرم دەکرێتەوە لە پلەی 185 دەرەجەدا کە ئەمەش ئامادەکاریە بۆ ئەوەی دەست بە دروستکردنی ئایزۆگامەکە بکرێ و بڕواتە ناو تەشتی قیرەکە. هەنگاوی سەرەتای دەستپێکردنی دروستکردنی ئایزۆگام لێرەوە دەست پێ دەکات کەوا بە دوولایەکردنی تیشۆ و پۆلیستەر واتە فایبەر گلاس لێرەدا ئەو سپیان تیشۆیەوە و سەوزەشان پۆلیستەرە کە هەنگاو لێرەوە دەست پێ دەکات دەست بە جوڵە دەکات بەلای ریزێرفەکاندا هەم لێرە سیف دەکرێت و هەم لێرە کارگەرەکان واتە کرێکارەکان پۆلیستەر و تیشۆیەکە ئامادە دەکەن بۆی ئامادە بێت بۆ چوونی بۆ ناو تەشتی قیرەکە. ئێستاکانە ئەو هەنگاوی کە دەستمان پێکرد بریتی بوو لە ئامادەکردنی تیشۆ پۆلیستار بە شێوازی دوولایە بۆی ئامادە بێت بسێ ناو ریزێرڤەرەکە و بە دوایشدا دەستە ناو تەشتی قیرەکە. ئەو تەشتی قیرە ئێستا ئامادەیە کە ئەو میکسێکەوە تێکەڵمان کرد بۆ ئەو پێکاتەیە ئێستا ئامادەیە دەسێتە ناو تەشتی قیرەکە بە پلەی گەرمی 180 پلا کاتێک کە دەگاتە ناو تەشتی قیرەکە دەبێتە 175 لێرە تیشۆ پۆلیستەرەکە دەسێت ناو تەشتی قیر
دەسێتە ناو تەشتی قوڕ و ئەو قیڕێکەوە هاتوتە ناو تەشتەی هەڵی دەگری و بە پێی پێویست بە ژێرەی ئەوەی کە دادەندرێت ملیمەکەی ئەو قیڕە لەگەڵ خۆی دەبات بە بەشی سارکردنەوە. بەرهەمهێنانمان نزیکەی 700 بۆ 750 تۆپە لە شەفتێکدا هەر تۆپەی تەوان پێک دێ لە 10 متر و کێشەکەشی 40 کیلۆگرامە کە ئەمە ستاندەردێکە بەنسبەت ئایزۆگامەوە لە هەموو شوێنێک ئەوە بەکاردێ. بەڵام هەدەفی ئێمە ئامانجمان تەنها ناو کوردستان نیە لە ئێستا ئیش دەکەین لەسەرەوەی کە لە ئەوروپا عەقدێک وەرگرین بەرهەمەکەمان پێشکەش کردووە زۆریان بەدڵە تەنها ئەوە ماوە کە ئیتفاقیە بکەین ئەو کات بە تەئکید فرۆشمان زیاد دەبێ و بەرهەمیشمان زیاد دەبێ و لە هەدەفێکی دووردا لە ئامانجێکی دووردا وام داناوەکەوە ڕۆژانە بگەینە 2 تا 3 هزار تۆپ لە ڕۆژێکیدا کە دەکاتە 20 تا 30 هزار متر لە یەک ڕۆژدا. دوای ئەوەی کە مەوادە ئەوەلەکانمان تێکەڵاو کرد لە میکسەرێکی بیستانیدا بە پلەیەکی گەرمی زۆر ڕاستەوخۆ دێتە ناو تەشتی قیڕەکە ئامادەکردنی تیشۆ و پۆلیستەرەکە لە هەمان کاتدا هەنگاوی دواتر ڕاستەوخۆ بەیەک کەوەلەکانی هەر چوار چینەکەیە کە پێی دەگوترێت چینی ئەلمنیوم و تیشۆ و پۆلیستەر و سپێشەڵ مەتەریاڵ کە ئێستاکانە هەنگاوی ڕاستەوخۆی پێکەوەلەکانی ئەلمنیۆمەکەیە کە ڕاستەوخۆ بە پێیەکی گەرمی زۆردا دێتە بەشی سارکردنەوە. هەنگاوی دواتر ڕاستەوخۆ چوونی ئەلمنیۆم و هەر چوار چینەکەیە بۆ ناو ئاو بۆ سارکردنەوە لە کاتی گەرمبوونی ئاوەکەشدا ڕاستەوخۆ سوورێک دەڕوات دەچێتە ناو حەوز و دەگەڕێتەوە بۆی لە کاتی گەرمبووندا ئاوی سار بێتەوە و دووبارە قیڕەکە سار بکرێتەوە و تەشتی ئاوەکەش بە درێژایی 24 متر ئەو قیڕە سار دەکاتەوە تاوەکو دەگاتە مەرحەلەی پێش کۆتایی کەوان چینی کۆتایی لێ دەدرێت کە پۆلی ئەتیلینە پۆلی ئەتیلین فیلماویش یەک شەکە لە ماوەدا ئەوەلیەکان کە لێ دەدرێت. لەو بوارە هەموو لایەک هاوکار بێت دەتوانین پێداویستی لانی کەمی پێداویستی 120 130 بەڵکو 140 بازار پڕ بکەینەوە. ئامانجیشم لێرەدا ئەوەیە کاتومێرە تەبەن ئێمە زۆر سەرەتاین ئێستا بەڵام ئامانجەکەم ئەوەیە کە بتوانم فرۆشی کوردستان پڕ بکەمەوە. لە ئێستادا کواڵیتیەکەمان وەکو گوتم دەمانەوێت هەدەفمانەوەیە لە باش بەرەو باشترین بڕوە. تاقیگەکەمان هێشتا 100% تەواو نەبوو لەو زوانە تاقیگەکەمان تەواو دەبێت. هەدەفی تەواوکردنی تاقیگەکەمان ئەوەیە کە کواڵیتیەکەمان بکەینە ستاندەردێکی عالەمی بیبین بە ئاستێک بیگەێنین بە ئاستێکەوە بازاری دەوروبەرمان وڵاتانی دەوروبەرمان نەتوانن منافەسەی بەروبوومەکانمان بکەن پرۆدەکتەکەمان بکەن. ئەوە کە زۆر گرینگە پەرەی پێ بدەین وەکو گوتم لە باشتر بۆ باشترین. ئێستا کە تاقیگەکەمان تەواو بوو بە دڵنیاییەوە بەروبوومەکەمان پرۆدەکتەکەمان زۆر باش دەبێت چونکە ئێستا
لەوانەیە هەندێک خەلەلی تەکنیکی هەبێ خەلەلەکان لە ڕێی ئەندازیارانەوە بە زووی چارەسەر دەکرێت بەڵام ئەو کات بە شێوازێکی علمی بە شێوازێکی ئەکادیمی هەموو کێشەکان چارەسەر دەکەین. دوای ئەوەی کەوا ئیزوگامەکە سار کرایەوە لە تشتێکی 24 مەتریدا بە پلەیەکی گەرمی زۆر اینجا مەرحەلەی دواتە دەست پێ دەکات کە بریتە لە لێدانی نایلێکسەکە کەوا پێی دەڵێن پۆلی ئەتیلین فیلم لەگەڵ شێوازی شەترەنجی کەوا پێی دەگوترێت شێوازێکی شەترەنجیە بۆ بتەوکردنی ئایزۆگامەکەیە و لە هەمان کاتدا ئەو نایلێکسە هەموو زانیاریەکانی تایبەت بە پێکهاتەی ئایزۆگامەکەی تێدایە. ئێمە هەوڵمان داوە نرخمان کەمترین نرخ دانین لە ئێستادا بەرهەمەکانمان هیچ قازانجێکی نییە بۆ ئەو کۆمپانیا هیچ کە دەڵێم هیچ واتە تێچووی پرۆدەکتەکەمان یەکسانە بە تێچووی فرۆشتن. ئەوەی کە ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی ئەو بەرهەمەمان بە خەڵک بناسێنین کەوا بەرهەمێکی باشە ئەو نرخی یەک تۆپ لە ئێستادا بە $13 کە پرۆدەکتە دەرەچیەکان هەمویان لە 20 تاکو $40 دەست پێ دەکەن لە $20 هەیە $40 هەیە کە ئەمانە بەروبوومی ئێرانی وڵاتانی دراوسێ بۆمان دێ لە ئێستادا. ئەوەی کە زۆر زۆر گرینگە ئێمە بتوانین منافەسەی ئەو بەروبوومانە بکەین کە ئێستا لە دەرەوە دێت بەڵام بە تەکید ئاستەنجیش هەیە ئاستەنگ هەیە وڵاتانی دراوسێ وڵاتی وەکو ئێران ئێمە بە فعلی لە شەڕێکی ئابووری داین لەگەڵ وڵاتانی دراوسێ لە شەڕی ئابووریش بە دڵنیاییەوە لە شەڕی ئەتۆم و لە هەموو شەڕێک چارە نووساسترە و هەم بۆ سەر میلەتێکیش خەتەرە ئەگەر هاتوو لە شەڕێکی ئابووری بدۆڕێ. لە هەنگاوی پێشکۆتاییدا دوو ریزێرفمان هەیە کەواسوودی ئەو ریزێرفانەوەیە ئایزۆگامەکە خەزم دەکەن و هەروەها ئامادەی دەکەن بۆ ئەوەی بۆ لولدانی ئایزۆگامەکە و هەروەها هەم سارکردنەوەی ئایزۆگامەکە. لێرەدا دەگەینە قۆناغی کۆتایی ئایزۆگامەکە کە هەموو چینەکانی ئامادەیە و بە شێوازی ئەلکترۆنی دەبڕدرێت کەەوە ئەو بە شێوازی ئەلکترۆنیکەوە بۆ دانراوەکەەوە چەند مەتراوە شێواز و وەزنەکەی و کێشەکەی. پێشنیا قۆناغی کۆتایی دروستکردنی ئایزۆگامەکە لە لێدانی چەسب و هەموو چینەکان. ئێستا ئێمە ئایزۆگامێکمان بەرەم هێناوە کەوا درێژیەکەی 10 مەترا و پانەکەی 1 مەترا و کێشەکەی بریتە لە 40 تاوەکو 41 کیلۆ. هەروەها لێدانی چەسب و لە ئایزۆگامەکەدا زیاتر ئایزۆگامەکە ڕۆڵ دەکرێت و هەروەها دەپێچرێت.
دوای ئەوەی کەوا ئایزۆگامێکمان بەرەم هێنا پێشەوەی بنێرینە بازار یاخود بنێرین بۆ وەکیلەکانمان ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوە تاقی دەکەینەوە بزانین ئایا شێوازی بەیەکەوەلکانی یاخود شێوازی درانی یاخود ئەو هەر کەم و کوڕێکی هەبی لێرەدا دیاری دەکرێت لەژێر ڕۆشناوی وەستای شارەزاکەوە لە دیواری دەدا و بزانین هیچ هەر کەم و کوڕێکی هەبێ ئەوە ئەمە دەیگێڕینەوە ئەو موادە و نانێرنە دەرێت. لە ئێستا چەند کۆمپانیای ئێرانی ئەو ئایزۆگامە هاوردە دەکەن لەلایەن دەتوانن زۆر بە ئاسانی لەلایەن دووسێ وەستای خۆیانەوە لە بەهای ئەو پرۆدەکتەی ئێمە بشتێن بۆی کە بڵێن کاکەەوە پرۆدەکتێکی خراپە. زۆر جار ئەومان بۆ هاتوتەوە وەستا لە ڕێگەی وەکیلەکانەوە پێمان دەڵێ کە ئەو بەروبوومە خراپە ئەو پرۆدەکتەکەتان خراپە کە لێرە تاقی دەکەینەوە لای خۆمان مهندس ئەو ڕۆبیانی یەک حاڵەتێکی وامان هەبوو تاقیمان کردەوە لەسەر دیوار هیچ کێشەیەکی نییە. ئێمە وا هەست دەکەین کەوا ئەو وڵاتانەی دراوسێن دەیانەوێت لە فرۆشی کۆمپانیاکەمان کەم بکەنەوە چونکە دەزانن کە ئێمە فرۆشمان گەیشتە ئاسێک کە پێویستمان بە بەرهەمی دەرەچی نییە ئەو کات ئەوان ساڵانە بە $1 ملیار زەرەر دەکەن لە هاوردەکردنی بەروبوومەکە.